طبعا خۆی یۆرانیۆم مادەیەکی سروشتیە لە 1990 مادەیەکی یۆرانیۆمە کە هیچ زەرەرێکی نییە و ستێبڵە و نەگۆڕێک وەکو خۆڵێک وە مادەیەکە وەکو ئاسن کانزایەکە بەس لە خۆڵەوە دەرەهێنرێ لە شاخەکانەوە دەرەهێنرێ لە 1990 یۆرانیۆمی 238 لە 100.7 یۆرانیۆمی 235 ئەوەیە کە ئەتوانرێ تۆ بەکاری بێنی بۆ وەقودینەوەی وەکو با بڵێن سەرچاوی وزە ئەو ئامێرە چقەت دەرکەرانەی کە لەو فۆردۆیە هەیە ئەوە ئیشەکەیان جیاکردنەوەی ئەو دوو یۆرانیۆمێ لە یەکتر کاتێک کە تۆ 238ەکە جیا کردەوە لە 235ەکە و ڕێژەی بەرزت کردەوە طبعاً ئێران لە ساڵی 2015 اتفاقی کردووە کە لە سەدا 3 تقریباً 7 نسبەتی ئیتاندنەکەی 3 شتێک یانی بەڵام ئێستا ئاژانسەکان باس ئەوکەن ئێران گەیانوێتێ لە 160 ئەگەر بگاتە لە 190 ئاسایی ینی ئەتوانێت بە خاوەنی چەکی ئەتۆمی چکە تۆ لە 120 بەکارێنی بۆ ئەبحاس لە 105 دەتوانی هەتا 35 بەکاری بێنی بۆ کارەبا و سەردەمی زووە بەکارهێنراوە بۆ لایەنی پزیشکی ئەو شوێنی کە لی دراوە و تەرکیزیشی لەسرە شوێنی چقەدە دەرکەرەکانە وەی کە یۆرانیۆمەکان جیاکاتەوە یانێ ئەوە شەل بکەن جا لەویە ئەگەر مادە یۆرانیۆمەکە کە پیتێنرابێ و گوازرابێتەوە ئاسایی ینی لێشەکە لە ئەگەرەکان ئەگەر لێشی بوو بێت و ئەوەندە لە وڵاییە بوو بێت و شاردرابێتەوە ئەو کاتە یۆرانیۆمەکە ناتوانێت چینە زۆرە ببڕێت